بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. برایانی عزیز و خۆشەویستم، لە پرۆگرامی زاد بابەتی تەزکیە و پەروەردەی ئیسلامی قۆناغی یەک گەیشتینەتە لاپەڕەی 48 لە ناوی ئەو بابەتەیان کە مافەکانی پیاو لەسەر ژن و گەیشتونەتە خاڵی نۆیەم. فرمە مامۆستا سۆڕان. حفظ غيبة زوجها أو غيبة زوجها. حفظ غيبة زوجها. قال تعالى: فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. خاڵێکی تر لە خاڵەکە لەو مافانەی پیاو لەسەر خێزانەکەی ئەوەیە کە پارێزگاری لە مێردەکەی بکە، لە ماڵەکەی، لە مناڵەکانی، لە هەموو پێداویستەکانی بکە کاتێک کە پیاوەکەی لە ماڵەوە نییە. خوای تەعالی ئەفەرمێ لە سوورەتی النساء ئاەتی 34: فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. يعني ئافرەتە صالح و خواناسەکان ئەوانن کە هەڵئەسن بەچی؟ هەڵئەسن بە پارێزگاری لە ئەوەی کە خوای تەعالی داوای پارێزگاریکردنی لێ کردووە بە غەیب. یعنی مەبەستی ئەوەیە کە بەس خوا ئەزانێ، بەس خوا ئاگای لێیەتی، بەڵام ئەوان ئەی پارێزن لەبەرەوەی خوا فەرمانی پێ کردووە. ومن صور ذلك لە شێوازەکانی پاراستن چییە؟ حفظ نفسها عن أن ينالها أحد غير زوجها. خۆی ئەپارێزێ نفسی خۆی، یەکەم پاراستن نفسی خۆیەتی، نفسی خۆی ئەپارێزێ لەوەی غەیری مێردەکەی دەستی پێ بکە. قال رسول الله صلى الله عليه وسلم: پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم فەرمێ: ثلاثة لا تسأل عنهم فإنهم من الهالكين. وذكر منهم: وامرأة غاب عنها زوجها وقد كفاها مؤنة الدنيا فتبرجت بعده. ئەفەرمێ سێ کەس هیچ پرسیاریان لەسەر مەکە، ئەوەنە یعنی حاڵیان خراپە، چونکە تیا ئاچن. بەڕاستی یەکێک لەوانە ئافرەتێکە کە مێردەکەی هەموو پێداویستیەکانی بۆ جێبەجێ کردووە، نەیەڵاوە نوقسانی ببێ لەلایەنی مادیەوە، لەلایەنی معنەویەوە، بەڵام کاتێ مێردەکەی لە ماڵەوە نییە، ئەو ئەڕوا خۆی ئەڕازێنێتەوە بۆ خەڵکی تر، تەبەڕوج ئەکا، خۆی ئەڕازێنێتەوە، خۆی ئەخاتە بەرچاو بۆ خەڵکی تر. حفظ مال الزوج في غيبته فلا تتصرف فيه إلا بإذنه. یەکێکی تر لەو شتانی کە ئەبێ ژن بیپارێزێ کاتێ مێردەکەی لە ماڵەوە نییە، ئەوەیە کە پارە و پولەکەی بپارێزێ، سەرۆت و سامانەکەی بپارێزێ، لە خۆیەوە بەبێ ئیزنی مێردەکەی تەسەڕوفی تیا نەکا. قال رسول الله صلى الله عليه وسلم: پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرمێ: لا تنفق امرأة شيئا من بيت زوجها إلا بإذن زوجها. ئەفەرمێ بۆ هیچ ئافرەتێک نییە لە ماڵی مێردەکەی شت ببەخشێ بەبێ ئیزنی مێردەکەی. فقيل: يا رسول الله ولا الطعام؟ وتیانەی پێغەمبەری خوا تەنانەت خواردنیش؟ قال: ذلك أفضل أموالنا. فەرمووی ئەوە لە هەمووی زیاتر، یعنی باشترین ماڵی پیا خواردنە، یعنی ئەوە زیاتر. بەڵام ئەگەر مێردەکەی ئیجازەیەکی عامی دابێ، یعنی بەگشتی وتوێتی ئافرەت ئێمە مادام تۆ ماندوو ئەبی لە ماڵا، مادام تۆ کار ئاسانی بۆ منەکەی، تۆ ئەتوانی بە پێی پێویست، یعنی ئەوەندەی کە پێویستەکە خێری لێ بکەی، سەدەقاتی لێ بکەی، یعنی حدێکی دیاریکراوی بۆ دانەناوە، بەڵام وتوێتی لێی بکەی. ئەمیش بالمعروف ئەوەندەی کە خەڵکی تر چۆنە بەخشن بۆ منە فەقیرێتە داواکە 1000 دینار دەست، ئەمیش بۆی هەیە ئەوە بکە ئەگەر بەعام ئیجازەی دابێ. و حەقیشە هەموو ژنێک داوا لە مێردەکەی بکە کەوا ئیجازەی پێ بدا بۆ هەنێ خێر و خێرات، یعنی حەقە ئەو داوایە بکە بۆ ئەوەی گوناحبار نەوێ، بۆی کاتی خەڵکە دێ دەردەرگا ئەم پەشیمان نەبێتەوە. و هەروەها بۆ نەفەقی ناو ماڵ و مناڵیش ئیجازەی بدا مێردەکە. مێرد حەقا ئیجازەی ژنەکەی بدا کەوا هەندێ مەسروفات جاری وا هەیە ئەو نییە لە ماڵەوە شتێک پێویستی ماڵە، و ناکری ئەم چاوەڕوان بکە یا تەلەفۆن بکە بۆ مێردەکەی من ئەوە بکڕمیانە، جاری وایە مێردەکەی تەلەفۆن ئەڵڵاوی میوانێکی دێ، حاڵەتێک دێتە پێشەوە، بۆیە لە بینی ژن و پیاوە ئەبێت هەندێ ڕوخسەت هەیە بدرێ باش. بەڵێ. حفظ أولادها والقيام على شؤونهم في غياب زوجها. پارێزگاری لە ماڵ و مناڵ و سەرپەرشتیکردنی ماڵەوە بە تایبەتی مناڵ کاتێ مێردەکەی نییە لە ماڵەوە.
قال رسول الله صلى الله عليه وسلم: پیغمبر فرمی صلی الله علیه وسلم والمرأة راعية على أهل بيت زوجها وولده وهي مسؤولة عنهم. یەکێک لەو کەسانی کە شوانی ماڵە و لێپرسراوە لەلایەنی خواوە ئافرەتە کە لێپرسراوە لەسەر ماڵی مێردەکەی و لەسەر مناڵەکانی لێپرسرێتەوە لە ڕۆژی قیامەتە. بۆیە ئافرەت ئەبێ حەز بەو بەرپرسیارەتیە بکە. لێرە مۆزوعێکی تر هەبوو لە مەسەلەی پارەیە. ئێستا خەڵکی لای خۆمان يعني خەڵکی لای خۆمان هەنێکی ئەسڵەن یعنی زۆر لەوە زیاتر من وا هەست دەکەم پیاوی کورد ئەم قسە ئەتوانم يعني وەکو بڵێ تەحەدایشی پێوە بکەم. پیاوی کورد لە هەموو خەڵک زیاتر مافی ژنەدا. يعني پیاوی کورد ئەمەندە مافی ژنی داوە من وا هەست دەکەم جاری وایە زیادە ڕەوی تیا کردووە. يعني پیاوی کوردی وا ئەناسم هەر بە کاملی موچە و داهاتەکەی دێنێ خاتە ژێردەستی ژنەکەی داوای پارە لە ژنەکەیەک. يعني گەیشتۆتە ئەو حەدا مەسەلەن ئەمە لە هیچ قەومێکی تران نییە بەڕاستی نییە. طبعا پیاوی خراپی شەیە لە ناو کووردا حیشە مەسەلەن چرکە کاتە دەمی ژنەکەیەوە یا مناڵەکانیەوە جیایە بەس بە عام تو باسی عام ئەتوانی قیاس عام بکەی نەک شازەکان قاعدە حەساوە شاز حەساو نییە. ئیسا لە ملەتەکانی ترا زۆرینەی خراپن مەسەن هەنێ ملەت هەیە لەگەڵ ژنە مافی ژن نادەن بەتایبەتی لە بواری مەسروفە بەس هەنێکیشیش باشە بەس لە ناو کووردا عەکسە لە ناو کووردا زۆرینە چاکە بەڵام بڕێکیش هەیە ئینە. بۆیە ئینسان هاوسەنگی بپارێزێ وەکو ئینسانی مسلمان زۆر باشە هاوسەنگی بپارێزێ بە مشتەرەکی ئیشەکان ئەدا بکرێ پرس و ڕا هەبێ لە بینی هەردوو لایە زۆر چاکە. طبعا ئەمە هەمووی بۆ پاراستنی ماڵە هەمووی بۆ ئەوەی ئەو خێزانە سەرکەوتوو بێ خێزانێکی سەرکەوتوو بێ. یعنی تۆ ئەگەر لایەنی مادی لە ماڵە کێشەی تیابێ باوەڕەکەی يعني ڕیشەی ئارامی لە ماڵە هەڵەکەنێ لە بن دەرەکە. بس معامج كردة لمسألة ورثاء باسی من باسی ژنومێر دەکەم يعني مەساریفی ژنومێر بەڵام لە مەسەلەی وەرەسە ئەو بابەتێکی ترە ئەو بابەتێکی ترە حەقی مەبەستم حەقی لایەنی وەرەسە ناتۆ حەقی ژن نەک حەقی خوشک و دایک. من حەقی باسی حەقی خوشک و دایک ناکەم حەقی ژن يعني قەزم خێزانی خۆیان ئەگینە ئەوەنە حەقی جاری وایە ئەوەنە حەقی ژنەکەی داوە حەقی دایک و خوشکەکانی ئیهمالەکە لەبەر خاتری ژنەکەی باس ئەوە ناکەم. يعني ڕاستە بالفعل لە ناو کووردا مەسەلەی میرات مەسەلەیەکی زۆر حساسە يعني بەڕاستی زۆرینەی کورد لەو بوارە يعني ئەتوانم بڵێم زوڵمەکەن. ئێستا من عارەبە ناسم هیچ دینی نییە هیچ نوێژیش ناکە ئەسڵەن نوێژ ناکەن هەنازانن نوێژ چیە لە ژیانیان یەک ڕکعەتیان نەکردووە کاتێ باوکیان مرد بە جوانی بەبێ ئەوەی یەک دیرهەم بخۆن بە جوانی دانشتن ڕێک دابەشیان کرد مامۆسایەکی ئاینی چاکیان هێنا وە جوانی دابەشی کرد بە جوانی یەک دینارێک درهەمێکیان نەخواردین خوشکەکانە. ئێوە لە ناو کووردا نییە لە ناو کووردا زۆر کەمە یعنی ئەتوانم بڵێم لە ملیۆنێک کەسە چەند کەسێک وایە ئەتوانم بڵێم هەموو کوردستان چەند کەسێک هەیە مەگەر زۆر دیندار بن ئاوا بن. بەڵێ ومن الحقوق مراعاة غيرة زوجها ومن ذلك حفظ نفسها عن مخالطة الأجانب لغير حاجة وبإذن زوجها. یەکێکی لەو حەقانەی پیاو لەسەر ژن ئەوەیە مراعاتی غیرەی پیاوەکەی بکە و لەوانەشە حفظی نفسی بکە لەوەی کە تێکڵاوی ئەجانب و خەڵکی تر بکە بەبێ پێویستی ئیلا بە ئیزنی مێردەکەی. يعني هەموو پیاوێک غیرە هەیە يعني نابێت تۆ يعني لە خۆڕایی بڕاتێکەڵی خەڵکانێک بکە حتا ئەبوو عەرەبانەی دەردەرگە مەگەر زۆر پێویست بێ و زۆر جێی متمانە بن. لە ڕاستی ئەمڕۆ ئەوەی لە ئەبوو عەرەبانەی ناو کۆڵانەکانە ڕۆدا لە هیچ کەسێکە ڕوونادا غاز فرۆش و عەرەب ئەبێ زۆر بە وریاییە بێ کەسێک دیاری کرێ بۆ ئەو شتانە کە بەڕاستی کەسێکی باش بێ و شایستە بێ چکە زۆربەی جار ژن کەدا ئەبەزێت حشمەتی نییە يعني حیجاب ژن ئیشەکە و مەشغوڵ و مەخۆ ناکرێ بە کامل حیجاب بێتە دەم دەرگا ئەگەر چی باش وایە لیباسێک هەبێ بە تایبەتیان لیباسی نوێژ هەیە کە سەریع داکەن لێ ئەمانە ئەوە هەبێ بۆ کاتی دەرچوون دەرگا شتێکی چاکە. يعني بەعام ئافرەت بۆ ئەوەی پیاوەکەی غیرەی لێ نەکا باش وایە خۆی بپارێزێت لە تێکەڵکردنی کەسانی ئەجنەبی يعني کەسانی نامەحرەم لێرە ئەجنەبی ئەوەیە قەزدی ئەوەیە نامەحرەم ئەوگانی کە ئاشێ شویان پێ بکە کە دەستنوێژیان لە یەک ئاشکێ بەبێ پێویستی تێکەڵیان نەکا يعني بەڕاستی خۆی بپارێزێ ئیلا بە ئیزنی مێردەکەی ئەگەر مێردەکەی خۆی ئیزنیدا وتی بۆ نمڕە بڕۆ
لەو دوکانە ئەوە بێرە خۆشی چاوی لێ مەسەنوتی ئەوە بکەیان ئەمە بکە خەینا ئەوە مێردەکەی خۆی سەرپەرشتەکە بەڵام مێردەکەش بێ پیاو بێ و غیرەتی هەبێ و نەینێتە شوێنی خراپ. الخروج من بيتها محتشمة متحجبة والحذر من التبرج وإلا وقعت في كبيرة. دەرنەچێ لە ماڵ ئیلا بە جلوبەرگی محتەشم نەبێ بە جلوبەرگی حیجابەوە نەبێ و خۆی بپارێزێ لە تەبەڕوج لە ڕووتی و ئەگینا تووشی گوناحی گەورە ئەبێ. قال تعالى خوای تعالی فەرمێ وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى. خوای تعالی فەرمێ بە خێزان ژنەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بە ژنی مسلمانان ئافرەتانی مسلمانان ئەفەرمێ زیاتر لە ماڵە قەرار بگرن مەگەر پێویستی و احتیاجی ڕۆژانە و احتیاجی ژیان ولا تبرجن تبرج الجاهلية الأولى و خۆتان مەڕازێنەوە وەکو زمانی جاهلیەتی کۆن کە ئافرەت هەموو گیانی دەرەخست و مەفاتنی خۆی دەرەخست بۆ خەڵک. وقال رسول الله صلى الله عليه وسلم ثلاثة لا تسأل عنهم وذكر منهم وامرأة غاب عنها زوجها قد كفاها مؤنة الدنيا فتبرجت بعده فلا تسأل عنهم. وهروها پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حەدیثێکی تۆزێ پێش سەباسمان کرد فەرمێ سێ کەس هەیە هیچ پرسیاریان لە دەربارە مەکەونە حاڵیان خراپە و تیاچن یەکێک لەوانە ئافرەتێکە کە پیاوەکەی ئەو پەڕیژیانی بۆ دابی نەکات و هەموو پێویستیەکانی بۆ جێبەجێ کردو و زۆر ڕێزی لێ ئەگرێ و ئەمانە بەڵام ئەو لەگەڵ ئەوەی شاڕوا خۆی ڕازێنێتەوە دەرەچێتە دەرەوە و لا حول ولا قوة إلا بالله. ألا تسمح لأحد ولو محرما لها بدخول بيت زوجها إلا بإذنه. إجازة هیچ کەسێک نەدا بەبێ ئیزنی پیاوەکەی بچێتە ماڵ حتا ئەگەر ئەو کەسە مەحرەمیش بێ حتا برایشی بێ ئیجازە نەدا حەلەخۆ بێژە وەڵام مەمامە مەبابێت و ئەوە خاڵۆ مەبابێت و ئەمە ناگەر پیاوەکەی ڕازی بوو قەیچەکە ئەو ڕازی نەبوو نەخۆ ئەو ماڵە ئاوێکیش باتە دەستەوە مڵکی مێردەکەیەتی وانە يعني هەموو شتێک طبعا ئەمە معنای ئەوە نییە يعني کە ئەبێ پیاوی جوابێ يعني ئەبێ پیاوی ڕازی نەبێ وڵا کاکە نابێ کەس بێت نا بۆ معنایە بس يعني حقی شەرعی ئەوەیە کە ژن ئەبێ پرس بە پیاوەکەی و ئەبێ پیاوەکەی ئامر ناهی بێ لە مەوزوعانە. بەڵێ قال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا يحل لامرأة أن تصوم وزوجها شاهد إلا بإذنه ولا تأذن في بيته إلا بإذنه. حەڵال نییە بۆ هیچ ئافرەتێکەوە ڕۆژووی سونەت بگرێ کاتێ پیاوەکەی لە ماڵایە ئیلا بە ئیزنی پیاوەکەی نەبێ و ئیجازەی هیچ کەسێک بدا بێتە ماڵەوە ئیلا بە ئیزنی پیاوەکەی نەبێ. وقد حذرت الشريعة المرأة من عصيان الزوجة لزوجها بغير حق فعصيان المرأة لزوجها من أسباب دخولها النار ودخول النار. بەڵێ شریعەتی ئیسلام زۆر جەختی کردووە کە ئافرەت نابێ بێگوێی پیاوەکەی بکە بەبێ حەق هەر کەسێک بێگوێی پیاوەکەی بکە بەڕاستی هۆکارێکە لە هۆکارەکانی چوونە ئاگری جەهەنم. قال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وأريت النار فلم أرى منظرا كاليوم قط أفظع ورأيت أكثر أهلها النساء قالوا بما يا رسول الله قال بكفرهن قيل بكفرهن لله قيل يكفرن بالله قال يكفرن العشير ويكفرن الإحسان لو أحسنت إلى إحداهن الدهر كله ثم رأت منك شيئا قالت ما رأيت منك خيرا قط. بێگوێی پیا و سەبەبێکە بۆ ئەوەی ئافرەت بخاتە ئاگری جەهەنمەوە هۆکارێکە لە هۆکارەکان لەبەرم حەدیثی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ ئاگری جەهەنم من پێ پیشاندرا پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم هیچ منظەرێکم نەبینی هیچ دیبەنێکم نەبینی ئەوەندەی ئاگری جەهەنم سامناک بێ ئای زۆر زۆر سامناک و ترسناک و بینیم زۆربەی ئەهلی جەهەنم ئافرەت وتیانەی پێغەمبەری خوا بۆچی فەرمووی بەهۆی کفریانەوە بەهۆی بەدنمەکیانەوە وتیانەی پێغەمبەری خوا کوفریان بەخوا کوفرەکەن بەخوا فەرمووی بەڵکو کوفر ئەکەن بە زندگی بە بەدنمەکی یعنی بەرامبەر بە مێردەکانیان خراپن کوفری ئیحسان کوفری چاکەیکردن ئەو پیاوە لەگەڵ یا چەندین چاکە ئەکە هەموو ژیانی چاکەی لەگەڵاکە یەک خراپەیەکی لێ ئەبینێ یەک شتێکی لێ ئەبینێ جاری وایە بەدڵی نییە نەک خراپەیشە بەدڵی نییە یەکسەر ئەڵێ من قەت لە تۆ چاکەم نەبینیە سبحان الله صفەتێکی زۆر خەتەرامە یعنی معقولە تۆ شەو ڕۆژ ئەم پیاوە ساڵانێکی زۆر ئەم پیاوە لەگەڵ تا چاکەی کردووە یەک شتێک بەدڵت نییە یەکسەر ئیدیتە ئاوە
سبب في عدم قبول صلاتها. بێگوێی پیا و ئەبێتە هۆی ئەوەی نوێژەکەشی قبول نەبێ. قال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ثلاثة لا تقبل منهم صلاة ولا تصعد إلى السماء ولا تجاوز رؤوسهم، وذكر منهم وامرأة دعاها زوجها من الليل فأبت عليه. ئەفەرمێ سێ کەس نوێژیان وەرناگیرێ و نوێژەکانیش ئەسڵەن بەرەو ئاسمان بەرز نابێتەوە و لەبان سەریان بەرز نابێتەوە. یەکێک لەوانە ئافرەتێکە پیاوەکەی داوای لێ ئەکا بۆ سەرجێگی بڕاتە سەر جێگا، ئەفەرمێت ئەمش ئەڵێ چی؟ ئەڵێ نایم خوا پەنامان بدە. بەڵێ طبعا بێ عوزر بەڵێ. سبب في غضب الله عز وجل عليها. بێگوێی پیا و هۆکارێکە بۆ ئەوەی خوا لێی تووڕە بێ. قال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم والذي نفسي بيده ما من رجل يدعو امرأته إلى فراشها فتأبى عليه إلا كان الذي في السماء ساخطا عليها حتى يرضى عنها. بەو زاتەی نفسی منی بەدەستە هەر پیاوێک داوا لە ژنەکەی بکات بۆ سەر جێگا ئەمیش نەچێ ئللا ئەو زاتەی کە لە ئاسمانە لێی تووڕە بێ حتا ئەو پیاوە ڕازیە بێ. سبب للعن الملائكة لها. بێگوێیی کردنی پیا و هۆکارە بۆ ئەوی مەلایکەش لعنەتی لێ بکە. قال رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەر فەرمێ صلی الله عليه إذا وسلم باتت امرأة مهاجرة فراش زوجها لعنتها الملائكة حتى ترجع. هەر ئافرەتێک پشت لە پیاوەکەی بکا و لەسەر جێگای پیاوەکەی نەخەوێ مەلایکەی خوا لعنەتی لێ کاتا گەڕێتەوە. خوای تعالی مان پارێزێ لە غەزەبی خۆی لە لعنەتی خۆی یا رب العالمین لە تووڕەی خۆی. خوای تعالی هیدایەتی خێزان و کچ و ئافرەتانی مسلمانان بدا بۆ خاتر ناوجوانەکانی خۆی. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.